بینرت هجا خوشتوی صلوات خودی سر هبن ام بردوامین سر پیشکش کردن برنامه ما دولت مرگهت کردان اتفاق خلکی دا ام ده هر بحثی مرگه ها سوران کین چیگی مرگه کا ناودنگه بینرت هجا خوشتوی بوزدتر بزانین سر مرگه ها سوران و میر سوران یب ناودنگ ما میوانه که هی دکتر محمد گلالی مامستای میجوی هفچر خونی زانکو سوران دکتر تو گلب خیاتی سرچاوه هاتی سپاس ممنون سیده سپاس و حلقه دوی سروی بابتی و مرگه گله کبنا بودن گشتی مرگه ها بهدینان بجات خلق بوری داتا بگله بحثی میرت گرینکر و چوات دامزراندن و چند پایتخت هبون حس کم تو ویگاوی ما بحثی میر عمر بگی بکی اوجی گله که ناودنگ بو چیگی وقتی سلطان مراد چاره بو مراد ناودنگ بو مراد و رخدیجی شاه عباس صفایی بو و اوجی ناف کردای ناودنگ بو یعنی و شوفی گاویم بجین مثلا حکمت ایران و حکمت هرم کردستان و حکمت ترکی فرمو زور سپاس طبعا لقناغي سدي بلن حفدهم كدس بيك قران كاري زور لا من نشيني سوران ديتا كايوا چونك بهسترين ميري كمرد مير سليمان باق بو دواتر شاه علي باق دواوي فراغة زور درست بيتن مير عمر باق بريك هاتوا اوان ك ميري چي بناو بانگا بتايبتي لو شراني ك امبراطورية عثماني لقال امبراطورية صفوي كبابلين توش بيك دادانا بتايبتي لدواي او قضية كبكر السباشي لبغدا كالامبراطورية عثماني هالقرايا وتسوى بناي يا بابلين تسوى ناو امبراطورية صفوي يعني دولتي صفوي مير عمر باك دوري كاريجري زورة بيتن لو فترة بتايبتي لو شراني كبجدارية كاتن بهاوشاني اويش خانزادة خاتون كخيزاني عمر باك بوا مير عمر باك بوا اويش بجدارية كاتن تاوكو دواتر بديلة جيرتن للان دولتي صفوية كباب بتايبتي بلو كتبي كاسكندر بيك تركمان باسا كاتن لعالم آراي عباسي انا دوريان زور قوربوا بتايبتي لو شراني عثماني و صفوي حتى داود لأن منطقة كاني كرماشان وشارزور حتى وكو جيشت منطقة كاني ري لي بجداري شركاني عثماني و صفويان كريه لدواي ميرج كدت مير مصطفى دكتور بريت بحسي مير مصطفى بكي خانزات خزانه عبدي بو بله عمر بقي وقف قلقاينا بين هوليري وبين مصيف صلاح الدين بله فيرمان بله نافودنجي او كرشي مثلا كسبب بلغنا مكاني عثماني كدرتو كرشو بناوي احمد شلبي احمد شلبو اواني كباسمان كر بلغنا مكاني موزخاني توبقابي بله لدولة عثماني لإسطنبول سوار بلغنا معنا كباس لو فترة كاتن لفترة يا خو بابلين بلغنا ميت كزور زياتري شي لسر خانزاده خاتون بتايبتي باسي برينوي موتا كلبو خانزاده خاتون بو ناوي خانزاده خاتون هنا بيدلي ست المهدرات طبعا دو معناه هي لفرهنجي عثماني يك او مهدرات يعني مخدرات يعني بلين مخدرات بوي وكو بيهوش كردن يعني بابلين كبكار هاتيا معناه دومي لبو يك جنيتشي بالا بوش او درسته برومات هي درسته باشكو جوان يعني بابلين برتشاو بوناو بانجي كردي يعني لخودي خزينه سلطاني عثماني موتي لبو بريتوا كمان كان شصت اخصبو يعني مثلا شكل جرينجي دولة عثمانية قيمتها بدت جنكا كرت توصل فينا جنيتشي كربلا نيو ليري زيربو طبعا اول لسر داواي خانزاده خاتوننا بالكو لسر داواي مجلسي ايالتي موصل بله نك لسر هي بلين خوي داواي كربي چونك يك لو شتاني كهي هيز داواكاريك ني لبو برينوي متللان ميركاني كرد وهیچ داوایەک نییە لە بڵێن بڵێن دیاردێک کێ لە ناو میرنشینەکانی کورد بە تایبەتی کۆیلایەتی نییە ڕاستە یعنی ئەو دوو خەسڵەتە بە تایبەتی حتا لە میرنشینی سۆران ئەوە نەبووە ینی لە بۆ بڕینەوەی موچە لۆ لەبەرەوەی ناوچەکانی خۆیان داهاتەکی زۆریان هەبووە خۆی ئەوانە بادزیان دایتە ئیمپراتۆری عوسمانی بەڵکوانە پێویستیان بە پارەی نەبوو بەڵام ئەو وەکو
بەخششێک لە پێناو لە پای ئەو شەڕانەی کە خانزادە خاتون بەشداری کردیە هەم بە وەکو نازناو کە نازناویان لێنایە ئافرەتەکی یان ژنێکی باڵاپۆشی بە ڕوومەتی خاوەنشکۆ تقديره جێ تقديره و تەقدیری پارەشیان کردەوە پارەکەش بە تەقدیری بڵێن پارەی وەکو وەزێر ئەگەر بیخەمڵێنین مانگانە نیو لیرەی زێر بووە. ما دكتور يدرس لبو كاتە زۆر بووە كيف تبارات تقدير بارا بدي ساكي دولة العثماني بري 400 500 صلاة في تشتري كيري يعني كتو صب أزبقا صب هسه كيف دمت أبدي يعني شو ورقك يا قالوا يجيك أبد يرد بلا يعني هو هم بخشين وهم ريز بووە بلا لبو أو کەسایەتی طبعا ئەوە خانزاد زۆر بە لێڵی داهات لەسەر چاوەکان. ئوستادی هێژامان دکتۆر نزارگولی بەحسەکی زۆر بە دیمەن و ورد و دقیقی کردیا. من حەزەکەم ئەو زیاتر بێ باسی ئەوەی بکاتن ڕێبەویە دەم بێ ئەو زیاتر وردەکاری ئەو فترەی بە وردی ئینشاءالله و ناوی خانزاد خاتون ساخ کرایەوە تا 1606 کاتە تەمەنەوە کاک دکتۆر نزارگولی ئەوەی دەرخست لە بۆ یان ڕاستی کردو لە بۆ مەرحەلەی یان با بڵێن پرۆسەی نووسینەوەی مێژووی کورد مێژووی نوێی کورد ئەوە زۆر زۆر گرنگە. اینجا لە دوایوی قۆناغێک دروستە بی قۆناغی هاتنی سەردەمی میرنشینی بابان لە بۆ سەر میرنشینی سۆران لێ ناوەکانی میرنشینی بڵێن میرەکانی سۆران زۆر کەمتر دێتن بە تایبەتی لەکنەوانە ئەو خزبەرجی گەورە کە دەڵێن ئەوە ڕێکەوتنی کردیە لەگەڵ زۆربەی خانەدان و ئاغەکان و ڕێز عەشیرەتەکانی ناوچەی سۆران بە تایبەتیەک لەو ژنانی کە زۆر زۆر گەورە بووە کە ناوی دێتن لە پاڵ یاخود لە دوایی خانزادە خاتون ناوی شەمامە کە ئەو دێتن ناوچەی ڕواندز ئەگریتەوە بە واستەی ئەوە کە ئەردەڵانیەکان لە ناوچەی ڕواندز و ئەوانە دەڕەپەڕینتن لە بۆچی ئەردەڵانیەکان لەو کاتە هاوشانی بابانەکان لەو ناوچەی کە بەڵێن دەسەڵاتداریانە بووە بە ئەردەڵانیەکان بانگەشەی ئەوانە کرد کە ئەو ناوچەی کوردستانی ناوەڕاست یان باشووری کوردستان هەمووی کاتی خۆی کە لە 1200 کە میرنشینی ئەردەڵان دامەزرای هەمووی خاچی ئەردەڵان بووە هەتا سەر زەوی گەورە بەڵێ ئەنی اعتیبار بووە کە با بڵێن لە شەهرە زووری کۆن کە هەتا هەکاری بووە ئەوان دەڵێن هەمووی ئێمە بووە ئیدعای ئەوانە کرد کە ئەو ناوچیان هەموو دەست بە سەدا کردەوە بە تایبەتی لە سەردەمی خان ئەحمەد خان بەڵام کاتێک کە خەسرە پاشا کە ڕاست پێردرا لەلایەن سوڵتان موڕادی چوارەمەوە کە بچیتە ناوچەی بەغدا بگرێتەوە بەڵام ئەو گۆتینە لە کەرکووک کە دابەزی تر لە مووسڵ ئۆردووی عوسمانی یا با بڵێن لەشکری عوسمانی کە هات گۆتێماتین سنوورەکانی ڕۆژەڵات پاکە کەینەوە گوڵعەمبەر و شارە زوور و ڕواندز و هەموو ئاناگرین و هەتا ئەردەڵان ئینجا دەینەوە چین بەغدایەگرین واتە ئەو پشتێنەی سنووری ڕۆژەڵاتی بەڵێ ئەو تهدیدی ئەو حدودەی کرد پێش تهدیدی ئەو حدودکی ئەماسیای بوو ڕێکەوتنی 1555 لۆی کە بێتەوە دواتر کە ڕێکەوتنی ئەوە لە دایکەوتن 1639 هی زەهاو یان زەهاو یان قەسری شیرن ئەو حدودەکەی لەوێ دیاری کرد بە هێز و ئەو ناوچەی کە لە سەڵاتی هەندێک دەڵێن نەخێر ئەو خزبەک کە بە ڕێگای شەمامەوە کە بڵێن شەمام خانەوە و دواتر لەوێ بەناوی ئەویشەوە لە پای ئەوەی کە وەکو پاداشتێک کۆنگرەی شەمامی سەدا مەزراندە وەکو کۆنگرەی یان با بڵێن کۆنگرەی کە پێڵن لە سنووری ڕۆژەڵاتی ڕوانزێ ڕۆژەڵات و ڕۆژئاوای ئێستاش ماون بەڵام نۆژەن کراونەتەوە ئەو وەکو وەفایەک وەکو کە بەو ناوەکە تا ئەو سەرزا سەر ڕایەوەیە تا ئێستا لە ناوچەی سۆران بە تایبەتی لە ڕواندوز لە منتقەی ئاکۆیان ناوی شەمام لە ژنان زۆرە بەر ئازایەتی بەڵێ کەفتەنە بەینە کۆرەکی نەبەینە هەندری هەندرین ئەو ناوچەی دۆڵێکە لەو ناوچەی ئەو گوندێک کە نزیکەی چەند گوندێکن خانزاد و خانزادە خاتونیان ناوی خانزاد زائیدەن ناوی شەمام لە ناوی ژنان لەو منتقەی زۆر زۆرە ئەو وەکو وەفایەک و وەکو لە بۆ بەڕوومەتیوان و بەهێزیوان و ناوداریوان ئەو ناوانیان لە منداڵی کچەکانیان ناوە یگوفی بارنامەی بێت جە بلاکێکی کچێک هەبێت خودی حەسکێت ئەم کەتە شەمامە و کەتە خانزاد هەرنەوەگەرە جوانت کوردی ئەسلینە و جوانن گەلێک جوانش هەردووکە ڕۆڵێکی مەزن هەبوو دکتۆر ئەم دێنە بەری میرە گەورە میرە کۆرە بێت
وبشكل بحث كبير مدينة بەڵێ داخل ئەجا بنشيهي. ئەو فترەی ڕاگوزەرە بله چونکە ئەو غزبەجی گەورە کە دێتن دواتری کوڕی ئەحمەد بەگو دواتر ئەو غزبەجی بچووک دێ بله ئەو غزبەجی بچووک طبعا دەبیتە باپیرە گەورەی باپیری میر محەممەدی بله کە بله پێشیوی میر مستەفاایە بله بله طبعا میر مستەفاش زۆر بەناوبانگ بووە ئەو ناوچەی سۆران کە دەڵێن ئەو غزبەک ئەو پایتەختی لە غەلیفانی و هینایتەوە لە بۆ ڕوانزە دواتری ئەو هەندێک دەڵێن نا ئەو غزبەجی گەورە بووە لە دوای ڕاماڵینی هێزی ئەردەڵانیەکان لە 1636ەوە ڕواندز بوویتەوە پایتەختی میرنیشی أوليك معقول ترى أو غزبك موزن أو ترى بەڵام بە پێی دەفتەرە داراییەکانی عوسمانی بله لە 1590 ناوی ڕوانزە هاتیە وەکو ناوی سەنجەق و دواتر قەزا کە ئەو منتیقەی باڵەکەتی و هەروەها منتقەی دەشتی هەریری و ئەوانە سەر بەوەی بوون چکە دەڵێ داهاتی قەزای ڕواندوز زیاتر لە 5,000 ئاقچەی هەتا دەڕۆ لە بۆ 50,000 ئاقچەی ما شاء الله. ئەنی ئەوە و کاتە لە بۆ کاتە زۆر بووە کە سەدان لیرەی زێڕی کردە بە پێی خەمڵاندنی یا با بڵین ئاقچە بە زێڕ یان اینجا دواتر دەی باسی ئەوەیەکەن کە میر مستەفا کە دێتن ئەو تووشی کۆمەڵێک ئاڵنگاری گەورابیت کە باوکی میری گەورەی سۆرانە ئاڵنگاریەکانی دوو باشە بەشی یەکەمی لە ناوە خۆیە برایەکانی خلاف بەڵێ ئەو ناکۆچی خێزانی لە میرنشینی سۆران پێشتری زۆر کەمتر بووە بەڵام دواتر زۆرە بیتن شتی بادینا لێتێت بەڵێ زۆرە بیتن لەبەر چی لەبەرەوەی تەمەرخان کە ناوچەکانی هەوتیان و منتقەی دۆڵەمەری و منتقەی شێروان مەزن و ئەوانەوە تایبەت بە ناوچەی ئەو با بڵین دەسەڵاتدارێتی ئەو یحیا بەگ منتقەی زیاتر دەشتی دیانان و بڕوە لە بۆ منتقەکانی سیدەکان و برادۆست و هەتا ئەوکو دەشتی بەرازگر و ئەوانە یعنی تا منتقەی سەر سنووری برشینی هەکاری دواتری لەوەتان کشا لەشە لە بۆ منتقەی شنۆ ئەوانە اینجا باعیز بەگە بووە باعیز بەگ منتقەی زیاتر ناودەشتی سۆران دیانە ئێستا ناودەشتیان لەگەڵ گوندی بابشتیان بافستیانە بێگاوێ بابشتیان بەڵێ ئەمە بۆکو بڵێن ئێستا بەنی بابشتیانیش هەیە بله کە ئێستا بڵێن کەمپی نوێی زانکۆی سۆران لەوێ بله کە دروست دەکرێتن وە ناوچەیەکی گەشتیاریش کە لە ماستەر پلان دیاری کرایە اینجا ئەڵبەتە ئەو ناوچەی لە بۆی بووە میر مستەفا منتقەی ڕوانزوو ئەوانە و هەتا وەکو باڵەکایەتی ئەو حکمی کردە دوو برای دیکەیەوە بە ناوی حەسەن و ئەحمەد ئەوانە لە لای خۆی خوێندینە و ئەوە لەو فترەی میر مستەفای ئەوانە میر تەمەرخان و میر یەحیابەک ئەوانە زۆر جار یارمەتی لە سلێمان پاشای بابان وەرەگرن کە بێتن ئەو ناوچەی داگیر بکاتن و میر مستەفای لەسەر حکم لا ببە و ئەوان ببنە میرنشینی سۆران طبعا دوو جار میرنشینی بابان دێتن لە منتقەی ڕۆژەڵات و ڕۆژئاوای ڕواندزێ ئۆردوی خۆیان با بڵێن لەشکری خۆیان دینن لەوێ ئۆردوگای سەربازی دروستەکەن کە هێرش بکەن بەڵام جارێکچەند ئەوەیە کە محمود پاشای بابان دێتەوە سەر حکم هێرشە کاتەوە سلێمان پاشای بابان دەست بەکشانەوە کاتن بەڵام بشی ئەوە هێرشێکی زۆر بەهێزەوە میر مستەفا خۆی بە شەو ئەچیتن لە بۆ ئۆردوگا سەربازیەکەی دەڵێ ئەمن میر مستەفای سۆران و هاتیمە سوڵحت لەگەڵ بکەم بۆ کە دائنیشن قسە و گفتوگۆوەکەن و هەموو بارودۆخەکە لە بۆ ڕوونەکاتەوە قەنەعەتی دێتن کە سەحب کاتن ئەوە دەبێت تا خاڵێکی زۆر گەورە کە میر مستەفا دەسەڵاتی خۆی هەموو وەربگریتەوە لە ناوچەکەی برایەکانی بەبێ پاڵپشتی میرنشینەکانی دیکە بمینەوە جا لێرە ڕێگا خۆشەبی لەبەرەوەی ئەوانە زۆر جار هێرشەکەنە سەر ڕواندز لە 1912 دواتر 2014 میر مستەفا قەنەعەتی ئەوەیە کاتن کە میر محەممەدی بکاتە میری میرنشینی سۆران لەبەرەوەی زۆر ماندووە بیتن کە طبعا پێشتر ڕێیەک هەبووە لە ناوخۆیان کە میر تەمەرخان یعنی یحیابەجی بکاتێ بەڵام خێزانەکەی بووک شازەمان ڕێگرێ بیتن دەڵێ نا ئەتو کوڕت هەیە کوڕەکی زۆر بەهێزت هەیە ناوی میر محەممەدە ئەی بینە بکات لە جێ خۆدا بنێ
طبعا ئەو مەرجێ بیتن لەبەرەوەی کە دەڵێ مەرجی ئەساسی یەکەمی میر مستەفای چییە کاڵێ دەست لە برایەکانم نەدەی یان برایەکانم نەکوژی بە کورتی نەکوژی بەڵێ بشتە کوڕەخۆ بەڵێ دەڵێتە میر محەممەد جاری یەکەم داینانت جاری دۆم کە میر تەمەرخان و یەحیا بەگ و بایز بە کێرشەکەنەوە ئەو دێتن ئەڵێ قناعەتی دەڵێ فەرموو و حکومت تەسلیمەکە بەس میر محەممەد ئەو جاراوی مەرجە بن مەرجوی چییە؟ مەرجوی ئەوەیە کە دەخالەت یان دەستێوەردان لە دەسەڵاتی ئەوی نەکرێت و ئەو بچی باوکی لە ئاکۆیان دابنشی قەڵایەک دروست دەکرێت بناوی قەڵای دمدم لەوێ لەگەلی ئاکۆیان لەوێ نیشتەجێی بیتن دانیشیت و دەستێوەردان لە کاروباری وی نەکات و دوای کە دەسەڵاتە گریتە دەست یەکێکە ئەو هەڵمەتی سەربازی ئەکاتە سەر ئێمامەکانی لەوانە یەحیا بەگ یەکەم جار میر تەمەرخان ئەو لە قەڵای شێتنێ بەڵێ ئەگریتن و دوازردێنی لە ڕوانزەی ئەعدامیەکاتن بە خۆی کوڕەکەی مەحموود بەج اینجا دواتر میر یەحیا بەگ بە هەمان شێوە لە قەڵای هەڵکێڵان و ئەوانە لە منتقەی برادۆستان دێنی ئەوی یەکەم جار ئەعدام ناکە بەڵام دواتر کە لەسەر جن ڕائەکاتن لە بەندیخانە ئەیگریتەوە و دواتر ئەویش ئەعدامەکاتن ئەوە دوو بایز بەگ هەڵدێتن ئێستا ئەستەستەمبۆڵ ڕەفت بەڵێ ئەڕواتن کە ڕائەکاتن دواتر کە پەناباتن لە بۆ سوڵتانی عوسمانی سوڵتان مەحموودی دووە ئینجا لێرە ئێستا بە پێی بەڵگەنامەکان عوسمانی شەچی نوێ بە دەرکەوتوو دوایەوەی کە دیارە بایزبەگ ئەڕواتن لە بۆ ستەمبۆڵ لەوێ فترێکی زۆرە مینیتەوە بە پێی بەڵگەنامەکانی عوسمانی کە ئێستا دەرکەوتووە دەڵێ ئەو مامەکانی میر محەممەدی یەحیا بەگ و تەمەرخان میر محەممەد نەیکوشتینە بەڵکو ئیران کوشتینی ئیران بەڵێ ئەوە لێرە دوو لێکدانەوە هەیە لێکدانەوە کێ لەوانەیە ڕاست بیتن کە ئەوانە ئیران کوشت بینی دەوڵەتی قاجاری بەڵام ئەو کاتە دەوڵەتی قاجاری ئەوەندە زۆر بەهێزنەوە تایبەتی لە سەردەمی عەلیشای قاجاری بۆ دواتر محەممەد شای قاجاری ئەوانە زۆر بەهێزنەوە بەڵام ئەکرێ لە بۆ هەڵگیرسانی لە هەڵسانی فتنە لە لێوان میرەکانی کورد و لە لێوان میرەکانی کورد و ئیمپراتۆری عوسمانی ئەوە ڕووداتن ئەگەری دوم ئەوەیە لێکدانەوەی دوم ئەوەیە کە میر محەممەد دوای ئەوەی کە مامەکەی ڕاکاتن لە بۆ ستەمبۆڵ ئەو راپۆرتەی بە پێی دەسەڵاتدارە عوسمانیەکان کە لە ناوچەکەی نزیک بوونە بە تایبەتی لە مووسڵ و لە هەولێر ئەوەی دابیتە دەسەڵاتدارانی ناوچەیی ئەوان دابیتیانە ناوەندی ئیمپراتۆری عوسمانی کە بڵێ کاکە ئەوە میر محەممەد ئەوانەی نەکوشتە بەڵکو ئەوانە ئیران کوشتینی والله دکتۆر ئەvە شوێ وایە مەڕ تاریخدا بەڵێ ئەva بحیلا و gelek Kurdê dikuştîn yanî çi serkirdekê Kurd heye li Îranê hemî çûn panda kuştin Şwîrê heta dumekê heta Qasim li şerefkendî kes nehêle berî Qazî Mehemmed û زاکرێ ئەوە سم کوشکاک و بابê سم کوشکاکی و hemî چکە دەبی سەنەدەکانی ئێرانی ژوەر بگرین ڕاستی چکە حقایقی تاریخی ئێستا پێویستمان بە بەڵگەنامەکانی قازاری هەیە ئەگەر ئەوانش باسی ئەو کوشتنیان کردبی ئەوە 100% ئەوەیە ئەگەر ئەو بەڵگانە لە نێو نەبردرامە لەلایەن دەوڵەتی قازاریەوە چبت ئەو نهێنی بن کەشف نەبن باز ئێستا چکە ئیمپراتۆری عوسمانی ئەرشیفی دەوڵەتی عوسمانی لەیان دەوڵەتی تورکیاوە واڵا کرا هەم کەسێک دەتوانانی بچی ببینی ئەوە شتێکی نوێیە تا کوێستە بە پێوەی کە لەوەی کە لە تاریخی حکومدارانی قەزای ڕۆند و زاتی مامۆستا ئەلاسعەدی خەیلانی کە جێڕایتەوە حوسێن حوزنی موکوریان لە مێژووی میرانی سۆران باسی کرد ئێستا ئەوەی هەمووی وەرەگەڕێنیت هەمووی ڕەتەکاتەوە ئەوە کە دەڵێ ئێران ئەوانەی دەوڵەتی قاجاری ئەوانەی کوشتە دکتۆر محەممەد فکر لێ چە کاتەوە فکر لەوەیە کاتەوە کە ئاوەدانکاری لەو منطقەی دروست بکاتن طبعا نۆ پردی گەورە دروست دەکاتن هەر لە ڕوانزی بگرێت لە پردی بەرسیرین هەتا ئێستا ماوە پردی چۆمەرخین دەربەندی ڕایەت و هەروەها مەسەلەن ئۆی ئۆمەراوە و وەزوات زائیدن پردەکانی سەرزەی گەورە دروست دەکاتن لە قەندیل و هەروەها پردەکی گەورە دروست دەکاتن لە منطقەی دەشتی بەرازگر کە پڕتۆ لە بۆ باکووری کوردستان و دواتر چەندین قەڵای گەورە دروست دەکاتن وەکو قەڵای دێرێ قەڵای بانەمان قەڵای دوین دروست دەکاتەوە قەڵای حەریرێ دروست دەکاتەوە قەڵای ڕایەتی دروست دەکاتن ئەوە وەستا ئیبراهیمی ماویلی سەروەستای بۆ یان با بڵێن گەورە ئەندازیاری
میرنشینی سۆران بووە. اینجا دوایەوە دێ باسی چەکەین باسی یەکەین کە دەست بە دروستکردنی چەکسازیەکاتن. طبعاً ئەوە چەک و پارەی دروستەکاتن. میر محەممەد 7 جۆر دراوی لێدایە لە یوزلیق یعنی با بڵێن پارەی سەتی کە بەرامبەر بە 15 قڕۆژ بووە حتا چارێکە قڕۆژی شاهیان پێگوتی. دكتور قروش چند عثماني ده چند مقابل ذي قاف ديناري ما بەڵێ زۆ ئەو کاتی بڵێن 18 قڕۆژ و نیو 1 جونەی سترلینی کردە يعني زيري زێری بەڵێ. تقریبی ئەگەر بڵێن 500 قڕۆژ چیسەک بووە چیسەک بووە بله 500 قڕۆژ تقریان 600 قڕۆژ نیو لیرەی زێڕی بووە راست یعنی زۆرە کاتن يعني نزيكي نيف دفتر او دولاريا بەڵێ زۆر بله کاتن طب دفترك دي هات زۆر زۆرە کاتن ئەگەر ئێستا بە حسابی بەراوردکردن لە بەرەوەش ئەو پارە و کاتی بە قیمەت بووە لە بەرەو کاتی بله ئێستا پارە زۆر تەزەخۆمیان هەڵاوسان بووە بله پارە و کاتی زۆر بە قیمەت بووە. راست اینجا ئەو پارێک کە هەبووە اینجا دەی لە ڕێی وەستا ڕەجەبەوە چەک دروست دەکاتن 222 تۆپ دروست دەکاتن لەسەریشی نووسیا ئەمیر محەممەد ئەمیر منسوور محەممەد بەگ ڕەواندوس منصور بسركتي يعني لەو ئاەتی قورآانیش کە نووسێ با بڵێن نەسر من الله وفتح قریب یعنی ئەوە یەکێکە لە بڵێن ڕەمزەکانی ئەوە چکە بڵێن سوپایەکەی کە پێکاتوو بۆ لە 50,000 کەس پێشتری 15,000 بۆ دوای 30,000 کەس 10,000 سوارە بە 15,000 20,000 پیادە بووە. اینجا ئەو تۆپانی کە دروستی کردیا حتا عوسمانیشی تەقلید کرد تۆ دروست کردی مەسەڵەن وەکو دەمانچە پێیان گوتی قەرەبینە ئەو قەرەبینەوە کە لە فیشەکدانەکە لە دەمەوە کرا نەکۆ کۆی کەستا فیشەکدانی کە لە خوارەوە ئەکرێتن ئەوە بۆ هەتا میر محەممەد بۆ خۆی لەو هەڵمەتە سەربازیانی کردە بە 2 دەمانچە شەڕی کردە ینی بەیەک دەستیش نا بە 2 دەمانچە ئەوەشە بەڵگەش لەسەرەوەی ئەوە کوێر نەبووە بەڵکو پاشای گەورە بووە کە پێیان گوتی چکە کوێر بە نێتوانانی بە 2 دەمانچان شەڕی بکاتن گەورەیە بەڵێ لۆچکەوە کە لە عەربی کە هاتی کە فەتحەکەی کە لەسەر بووە کە گوتیان میری گەورە بەڵام کە بە ئەساسدا بە میری گەورە خوێندرا کۆرە بەڵێ ئەو فەتحی کە لەسەریان دانا لەسەر ناوەکەی بە میری گەورەیە نەک میری كورة دكتور تقديري او قالك بس او قضيه ازدياد شبولوي لو تاثير قال المنطقه ماكير يعني او كشتاره قالك يا قالك ابي كارتيكل سر ماكير بام وبجني بله ابي تهبو ميرنشيني سوران ليردا تي هبو هزي هبو بله تشي هبو بله باري هبو بله دراوي سر بخو بلين اقتصادو بلين ابوريچي سر بخوي هبو ئەوە بوونە پاڵپشتی گەورە کە بیر بکاتەوە لە چ بیر بکاتەوە لە دروستکردنی هەڵمەتی سەربازی لە بۆ سەر ناوچەکانی بەهدینان. یەک لەوانە گرتنی هەموو میرنشینی بەهدینان بوو هەتاوەکو گەیشتە ناوچەکانی بۆتان بەڵێ بەڵێ گەیشتە منتقەی وان و هەکاری و هەتاوەکو گەیشتە منتقەکانی مووسڵ و هەتاوەکو گەیشتە ناوچەکانی بابان هەتا منتقەی دوکان ڕۆی کە قەڵایکی لێ دروست کرد بەناوی قەڵای سارتکەیان با بڵێن هیچ قەڵاشی لێ پێڵێن ئەوە هەموو ناوچانی کە با بڵێن بەشێک لە کوردستانی ناوەڕاستی گەورەی هەمووی دەست بەسەدا کرد. ئەنجا لێرە ڕوبەڕووی چەند هەڵمەتە سەربازی بۆ لە بۆ سەر مەسیحیەکان دواتر لە بۆ سەر ئێزیدیەکان. ئەو هەڵمەتی ئێزیدیەکان بە تایبەتی لەو پاشخانێکی مێژووی لە بڵێن محەممەد سعید تەیار پاشا کە پێشەڵن غەریبی با بڵێن لە قەبیوی کە هەیە ئەوە تووشی ناکۆچی ببوو لە ناو میرنشینی بەهدینان کە کاتی خۆی مەلای حەیەی مزوری کە پاڵپشتی ئەوی نەکرد پاڵپشتی زوبێر پاشای کرد کە داینا احترافی بەوی کرد ئەو بۆڕقەک لەوی کە بێتن عەلیاغەی ئەرگۆشی بکوژێتن لەلایەن چێوە لەلایەن عەلیبەجی ئێزیدیەوە چێ تەکلیف کرد بەڵێ چێوەی تەکلیف کرد کە ئەو داواکاری لێ بکاتن محەممەد سعید تەیار پاشای بڵێن ئامێدی کە داوای کرد کە لە بۆی کە فتنە هەڵبژێرسێ لە بینی سۆران و ئێزیدیەکان. دکتۆر vêrem hatine dumeka vê xelekê zor spas bava pêzanît giring. خۆش بسەلام جاربی زۆر سپاسی تۆژە.
بینران امل ویره هاتینا دمای کافی خلکی حتی خلکا کدی هات خیرو خوشا دابن